32 ساڵە باخەوانە. بەبینینی هەنارەکان تێگەیشتووە کە باخەکەی گەشتۆتە باشترین پاییزی پێگەیشتن. ئەمەنە دڵم خۆشە، فەریعیم بۆیە ئەگەر نەخۆشیش بم بچمە ناو باخەم ڕێک نەخۆشیەکەم لە ئاچێت. دڵم فراوانەیە و دڵم پێی خۆشە کە بەرووبوومی هەنارەکەم ئاوا بۆ شێوازەیە. ئەحمەد بەر لەوەی دەست بەڕەنینی بەرهەمەکەی بکات لە خەم و ترسی ساخکردنەوە ڕەخسیوە، چونکە بەو پێی هەناردەی دەرەوەی هەرێمی کوردستان دەکرێن هەموو هەنارەکانی هەر بەدارەوە فرۆشراوە. سوپاس بۆ خۆی گەورە، هەناری ئیمساڵ دەرەجە یەک بوو، هەموو پارەکە وانە بوو بەس ئیمساڵ جوانترە هەنار. ساڵانی زووتر ئێمە زۆر هینمان نەداوە باخەوانیمان جوان بە شێوازێکی جوان نەگرت و بەس ئەوە نزیکەی دەوری 8-9 ساڵەوێ بە جوانی ئەم باخانە پەروەردە ئەەکەین، ڕێک و پێچی ئەەکەین، ئێمە شێوازێکی جوانمان نادارێت دڵمان پێی خۆشە. ئەو خاکەی ئەحمەد نامیق باخەوانی تێدا دەکات و باشترین جۆری هەناری تێدا بەرهەم دەهێنێت سەرەتای بەهاری ساڵی 1970 لەلایەن ڕژێمی پێشووتری عێراقەوە بەچەکی کۆکوژی کیمیایی بردومان کرا. بەڵام ئەمڕۆ باشترین جۆرەکانی بەرهەمەکەی وەڵامی ئەو هێرشەقڕکەرە دەداتەوە بە شێوەیەکی سەنگین سەرنجەکان لە جیهانەوە بۆ لای خۆی ڕادەکێشێت. ئەم خاکە بۆ هەنار دەرەجەیەکە، خاکی وا مەگەر لە کالیفۆرنیا بوێت. ئەم خاکە خاکێکی گڵەڕەشەیەکی جوانی ڕێک و پێک، هەموو درەختێکی تیا دانەی بەرووبوومێکی زۆر جوان و ئەدات. خاکە خاکێکی داماو نییە، هیچ ئەسڵحەیە کاری لێ ناکا. بۆ نمونە هێمە کیمیایی باری بەسرە وڵاتە لە ساسی ئەم وڵاتەی کوشت، هەتا بۆ دارەکانیشمان زەرری دا. دوایەوە چەند ساڵێک ئەم وڵاتە بێ ئاو بوو، باخەکان ئاو نەدێران، کانیەکانمان با بڵێن وێران بوون، لە ئاو بڕان. بەڵام ئەلحەمدولیلا وڵاتە خاکێکی وڵاتێکی بەپیتەوە هەلسە لە نیوە ئێمە دروست بینەوە. هەرێمی کوردستان بەگشتی و سنووری پارێزگای هەڵەبجە بە تایبەتی زەوی و کەشوهەوایەکی لەبار و گونجاوی هەیە بۆ بەرهەمهێنانی هەنار، بە شێوەیە کە تام و ڕەنگی تایبەتی هەیە و لە هەناری ناوچەکانی دیکە و هەناری هاوردەکراوی وڵاتان جیاوازترە. لەم ناوچەیە 11 جۆر هەنار بەرهەم دەهێنرێت کە سەرتۆپی نێوبانگەکە هەناری ساڵەخانی. هەناری ساڵەخانی ئەمە بە دەرەجەی یەک ناوی جوان و خۆشترە لە هەموو عالەمە. لە دوای ئەوە هەناری ئەمریکیشمان هەیە، هەر هەمان شێوە خۆشە، ڕەنگی جوانە و تامیشی خۆشە. هەناری لاڕەشەمان هەیە، ئەوی هەر ئاودارە و خۆشە. کاراڵیمان هەیە، ئەوی هەمان شێوە، نەوعی سپی و ئینە. ئەم شێوازەنەمان هەیە زۆر بەتام و بەچێشە. 15-16 نەوع هەنارمان هەیە، بەڵام ساڵەخانی لە سنووری ئەمنا تەواو بەناوبانگە هەنارێکی زۆر جوانە، زۆر بە بەرهەمە. هەر لە نزیکی باخەکانەوە فەرەیدون نامدار ساردخانەیەکی گەورەی بۆ کۆگاکردنی هەنار و دواتریش هەناردەکردنی بۆ بازاڕەکانی دەرەوەی هەرێمی کوردستان بنیاد ناوە. هەر لە ئێستاوە دەستی کردووە بە کۆکردنەوەی بەرهەمی جوتیاران. هەریکی کۆکردنەوەی هەناری جارێت لە ماوەی ئەم دەڕۆژەدا بەس هەنار کۆ دەکەینەوە. پلانی دوومان پاکێجینە، گریتینە لە ناو باخەکە، لە ناو بەڕادەکانە ئامادەکاریان نەکەین، دەیان خێنە کارتۆن دەینێرینە دەرەوە. پێشتر ئێمە خۆمان ئەماشنیە ئەماندا بە خەڵکی تر ئەیچنی و ئەما بر بۆ ئەلوە لە ئەلوە ئەمان فرۆشت. بەس کە فەرەیدون هات ئیتر ئەڵێ ئەم هەنارە دانێ بۆ من ماڵی منە و معمەلە لەگەڵە ئەکا لێت ئەکڕێ و نەقت پارەی خۆ وەرەگری. 225 باخمان دروست کردووە، ئێستا باخەیە ئێمە هەنارمان بۆ ناشتۆ ئێستا لێکڕینەوە. ئەم ساڵ هەناردەکردن زۆرتر دەبێت ئەگەر کێشەنێتە ڕێگەمان. ئەو پلانی دامانەوە زۆرترە لە ساڵانی ئایندا. کارمان لەسەر ئەوە کردووەکەوە بانگێشە بۆ کۆمپانیانە بکرێتەوە توانایان هەیە بەرهەمی هەرێمی کوردستان هەناردەی دەرەوە بکەن بە پێی ئەو مواسەفاتانەی کەوا دیاری کراوە، بە پێی شێوازی نوێ لە
پاکێجین و لیبلینگ و دیاریکردنی ئەو بەرهەمانە لەو باخانەی کەوا باخی گونجاوە کە بەرهەمەکانیان هەناردەی وڵاتانی دەروی هەریان بکرێت. بازارەکانی ئیمارات بە تامەزرۆیەوە چاوەڕوانی ئامادەبوونی هەناری کوردستانن بۆ ئەوەی پێشوازی لێ بکەن. ئەوەش دوای ئەوەی 2 ساڵی ڕابردوو چێژی ئەو هەناریان کردو بە پشکنینیش بۆیان دەرکەوت لە ناوچەکەدا بێهاوتا و بێڕکابەرە لە ڕووی چێژ و کواڵەتی و بەسروشتی پێگەیشتووە. هەر بۆی ئیمارات بۆتە نێوەندی پەڕینەوەی هەناری کوردستان بۆ وڵاتانی دیکەی کەندا. ساڵی ڕابردوو دەستپێکێکی باشمان هەبوو لە ڕێگەی هاوردەکردنی هەنار لە هەرێمی کوردستان لە ناوچەی هەڵەبجە. ئەوە کاردانەوەی باشی لە بابەتی ئاسایشی خۆراک هەبوو. ئەمڕۆ ئێمە پێشبەچوونێکی گەورە دەبینین، نەک تەنیا لە هاوردەکردنی هەنار بەڵکو لە بەرهەمە خۆراکیەکانی دیکەش وەکو ئەو بەرهەمە کشت و کاڵیانەی لە هەرێمی کوردستان بەرهەم دەهێنرێن. من بێگومانم لەوەی کە ئەم وەرزە بە پشتیوانی خوددا وەرزی هەنار دەبێت لە هەرێمی کوردستان بە تایبەتی لە ناوچەی هەڵەبجە و دەوروبەری. زۆربەی وڵاتان لە ئیستادا خواستێکی باشیان لەسەر هەناری هەرێمی کوردستان هەیە و بە تایبەتی بۆ وڵاتی ئیمارات کە یەکێکە لەو وڵاتانەی کە توانین بڵین لەوێەوە بەرهەمەکان دەرئەچێتەوە جارێکی کە بۆ وڵاتانی سعودیە و قەتەر و بەحرین و وڵاتانی کەندا و لەگەڵەوەشتا لە وڵاتانی ئەوروپی بە تایبەتی فەرەنسا و بریتانیا و چەند وڵاتێکی تریش لە ڕێگەی چەند وڵاتێکی تریش کە ئیستا ئەیانەوێت بەرهەمی هەرێمی کوردستان هەناری هەرێمی کوردستان بەرنە دەرەوە یاخود وەربگرن. 2022 ئێمە هەنارمان هەناردەی چەند وڵاتێکی تر کردووە، لەوانە لەندەن، لەوانە پاریس چێچووە، لەوانە سوئید، شتێکی کەمیشمانە ناردە هۆڵندا، بەڵام وەکو زۆر گەورە نەبوو، شاحیناتی گەورە نەبوو، مەجموعەیەک بوو، یعنی نیو شاحی نەبوو، تقریبەن نەبووە بازرگانێکی گەورە. بەڵام ساڵی 22 بۆ ئیماراتمان نرد زیاتر لە 1900 قەتەر، سعودیە، بەحرین. ئەمساڵیش بە تەمەین زیاتری کەین بۆ بەریتانیا، فەرەنسا، عەقدی تەوامان لەگەڵا کردوون لەگەڵ سوئیدا. ئەم سێ دەوڵەتە ئەمساڵ کە کۆتایی ساڵی 23 ئەمانەیە بۆ ئانیشی بنێت. هاوەهەنگی کراوە بۆ گواستنەوەی وشکانی و هێڵی فڕۆکەوانی ئیمارات و لای دووبەی بۆ بەهێزکردنی گواستنەوەی ئاسمانی و دەریاییش. سێ بواری هاوەهەنگیکردن لە نێوانماندا هەیە و هیوادارین ئاسانکاری هەبێت بۆ گواستنەوەی بەرهەمەکانی هەرێمی کوردستان لە ماوەی داهاتوودا. ساڵی ڕابردوو ئیماراتیەکان تەنیا 2000 تۆن هەناریان لە هەرێمی کوردستانەوە پێگەیشت بوو، بەڵام ئێستا بەپەرۆشن بۆ ئەوەی بەڕێکی زۆرتر لە هەناری کوردستان لەسەر ڕەفەی میوەفرۆشەکانیان دابنێن و بۆ ئەم ساڵ خواستی وەرگرتنی 15000 تۆنیان هەیە. کۆمپانیا ئیمارەتیەکان گرنگی دەدەن بە هاوردەکردنی زیاتر. ساڵی ڕابردوو 2000 تۆن بوو. هیوادارین ئەم ساڵ کۆی بەرهەمی هەناری ئەم ساڵی هەڵەبجە بگاتە نزیکەی 15000 تۆن. هیوادارین بەشی ئێمەش نیوەی ئەوە یاخود زیاتر بێت بە پشتیوانی خوددا. لە چەند کۆمپانیایەکی تریشەوە داواکاریمان بۆ هاتووە بۆ وڵاتانی سعودیە، بریتانیا، فەرەنسا کە بەرهەمی هەرێمی کوردستانیان بۆ بچێ بە تایبەتی بەرهەمی هەنار کە یەکێکە لەو بەرهەمانەی خواستێکی باشی لەسرە و ڕەغبەتێکی باشیشی هەیە لای مستهلك و بەکاربەری وڵاتانی ئەوروپا و وڵاتانی کەندا. ئەم هەنارەمان فحس کردووە لە ئیمارات، لە قەتەر، لە بەغداد باشترین نوعی هەنار دەرچووە. بەریتانیەکان ئەن باشترین نوعە، فەرەنسیەکان ئەن باشترین نوعە، ئەڵمانیەکان ئەن باشترین نوعە. تەنانەت ئەمە هەنار نییە بۆ خواردن، دەرمانیشە. بێگومان هەموو کڕیاران هەنارەکان کڕی، چونکە کوالیتی هەنارەکەی هەرێمی کوردستان لەوانەی ئەو وڵاتانەی دیکە زۆر باشتر بوو. هیوادارین ئەم ساڵ بە هاوەهەنگی لەگەڵ هاوردەکاران لە ئیمارات ڕێکلامی گەورەتر بۆ بەرهەمەکە بکرێت، بە شێوەیەک بێت ماف و ناساندنی تەواوی هەناری هەرێمی کوردستان لە بازاڕەکانی ئیمارات بدرێت کە هاوشانی ئەو بەرهەمە بێت. بەرپرسێکی وەزارەتی کشتتوکاڵی حکوومەتی هەرێمی کوردستان ڕایدەگەێنێ ساڵ لە دوای ساڵ وڵاتی زۆرتر لە ئەوروپا وڵاتانی عەرەبیەوە دێنە سەرهێڵ و داخوازی زیاتری هەناری کوردستان دەکەن.
ئەمە شوای کردووە وەزارەتەکەیان خۆی بۆ قۆناغێکی نوێ لە هەناردەکردن ئامادە بکات. ئێمە لە ئیستاوە کارمان لەسەر ئەوە کردووە کە هەنار و چەند بەرهەمێکی تر بکەین بە براند بە تایبەتی لەو پلانەی کە لەگەڵ نووسینگەی بەڕێز سەرۆکوەزیران دامانناوە بە تایبەتی هەنار، سێو، هەنگوین لە داهاتووە و هەروەها پەتاتە و لە داهاتووە چەند بەرهەمێکی کەش داخڵ بکەین بە تایبەتی بەرهەمەکانی ترێ و بەرهەمی پرۆژە پەلەوەریەکانیش. یعنی ئەگەر وا بڕۆ لە ساڵی 2025 ئیتر وای پلێت هەموو جیهان ڕووبکاتە کوردستان و هەڵەبجە و شارەزور بۆ هەنار. چۆن مەسەرەن ئێستا هەموو دنیا ڕوئەکاتە مەسەلەن سەرەکەی زەیتون بۆ ئیسپانیا بەناوبانگە ڕۆنەکەی بەناوبانگە مەسەلەن لیمۆ هەموو دنیا ڕووی کردوتە تورکیا بۆ لیمۆ ئەبێ هەموو جیهانیش ڕووبکاتە کوردستان و هەڵەبجە بۆ هەنار. ئەم پیاوە پسپۆڕی بە بازارکردنی بەرهەمە ئەمریکیەکانە لە کۆنسڵخانەی ئەمریکا لە پاریس. بەڵام ئێستا لە پاریسەوە هاوەهەنگی لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان دەکات بۆەوەی ڕێگای گەیشتنی هەنار بە بازارەکانی ئەوروپا ئاسانتر بکات. سەرکەوتنی کوردستانەمەوێت. ئەو ساڵی 2021 بۆ یەکەمین جار لە یەکێ لە باخەکانی هەڵەبجە تامی هەناری کوردستانی کردبوو و دڵنیایە کڕیارانی ئەوروپا پێشوازیەکی گەرمی لێ دەکەن. So I was able to put in contact Sazan's company in Halabja with من هەوڵمدا پەیوەندی لە نێوان کۆمپانیای سازانی هەڵەبجە و بازرگانە فەڕەنسیەکاندا دروست بکەم. لەگەڵ بازاڕێکی گەورەدا پەیوەندیەکەم دروست کرد کە گەورەترین بازاڕی پیشەییە لە جیهاندا. جا پێم وایە کوردستان هەنار بۆ فەڕەنسا دەنێرێت و لە ڕەفەی سوپەرمارکێتەکانی فەڕەنسادا دەیبینین. ئەوە هەواڵێکی زۆر خۆشە کە بۆ یەکەم جار هەناری کوردستان بگاتە فەڕەنسا. ئەوە دەستکەوتێکی باشە. هەروەها لەگەڵ بەرپرسانی کورددا قسە دەکەین کە یارمەتی دەربن تاوەکو هەرێمی کوردستان بەرهەمی زیاتر بۆ فەڕەنسا و ئەوروپا هەناردە بکات. Kurdistan region to export more to France and to Europe. ئەم پیاوە ڕۆڵی ئەوەیە کە لەگەڵ حکوومەتی هەرێما قسەی کردووە کە ئەبێ ئێوە ئیتیمان بە کشت و کاڵ بدەن زیاتر لە نەوت بودجەی زیاتر تەرخانکەن بۆ کردی کشت و کاڵ نەکردی نەوت لەبەر ئەوەی وڵاتەکەتان وڵاتێکی کشت و کاڵیە. Here in France, especially with Comexposium. لێرە لە فەڕەنسا پەیوەندیم لەگەڵ کۆمیکی سپۆزیۆمدا هەیە کە کۆمپانیایەکە پێشەنگەی بازرگانی دەکاتەوە. ساڵی داهاتوو لە مانگی دەی 2024دا لە پاریس پێشەنگەیەکی گەورە دەکاتەوە. پێم وابێت زیاتر لە 7,000 کۆمپانیا لە سەرانسەری جیهانەوە بەشداری دەکەن کە هەمووی بۆ سەوزە و میوە تەرخان دەکرێت. جا لە ڕێگەی پەیوەندیەکانمەوە توانیومانە شوێنێک بۆ هەرێمی کوردستان دەستەبەر بکەین. دەبێت یەکەم جار کە هەرێمی کوردستان کۆشکی هەبێت. کۆمپانیەکانی فەڕەنسا زۆر خواستیان لەسەر هەناری هەڵەبجە هەیە کە بینێری نەدرەوە بۆیان بەڵام بەداخەوە بەهۆی نەبوونی شەحنی بەڕی و شەحنی جەویەوە نەمانتوانێت 2,000 تەنەکان بۆ دابین بکەین لەبەر ئەوەی پرۆسەکە زۆر قورسە. هەناری کوردستان زۆر بەتام و شێوەکەیشی جوانە. پێم وایە لە فەڕەنسا بازار بۆ ئەم جۆرە بەرهەمە هەیە. خەڵکی فەڕەنسا زۆر هەنار ناخۆن لەگەڵ ئەوەیشدا لە تورکیا و ئیسرائیل و ئیسپانیا و پێرۆ هاوردەی دەکەن. تۆ وێنای بکە کە لە ئەمریکای باشوورەوە هەنار هاوردە دەکرێت. بۆیە دڵنیام کە بازار بۆ هەناری کوردستانیش هەیە. تامی هەناری کوردستان زۆر جیاوازە و زۆر بەتامە. دڵنیام سوپەرمارکێتەکانی فەڕەنسا خۆشحاڵ دەبن هەناری ئێوان هەبێت. گرنگی ئەم پرسە وای کردووە کە ئەم ساڵیش لە ڕێگەی چەند کۆمپانیایەکی کەرتی تایبەتەوە دەست بکرێتەوە جارێکی کە بە ئامادەکردن و پاکێجینکردن و هەروەها ڕێخستنی پرسی هەناردەکردنی هەنار بۆ وڵاتانی کەندا و بۆ وڵاتانی ئەوروپا. هەرێکە لە وڵاتانی ئیمارات، سعودیا، قەتەر، ئەڵمانیا، فەرەنسا، سوێد، بەریتانیا خواستیان لەسەر بەرهەمی کشت و کاڵی هەرێمی کوردستان هەیە و
بۆ ئەمساڵ وڵاتی چیکیش هاتووتە ڕیزی داخوازیکاران. وڵاتی چیکی ژێشەکە لەو وڵاتانەیەکەوە ئێستا حالیان لە دانوستانایە لەگەڵ وزارەتمان کە کار لەسەر بە بازارکردنی بەرهەمی جوتیاران بکەین و بە بەرهەمی خاوەن باخەکانی هەنار بکەین بۆ دەرەوەی هەرێم بە تایبەتی بۆ وڵاتە ئەوروپیەکان و چیکیش لە ئێستا لە کارکردنین لەگەڵیانە و لە دوای ئەو دانوستانەی کە جنابی وەزیر لەگەڵیانە کردوویەتی و سەردانەی کە لەگەڵیان کردوویەتی بە نامە و پلانی ئەوە دانراوە کە چۆن بتوانین هەناردەی وڵاتی چیکیش بکرێ. سەرەتا پیرۆزباییتان لێ دەکەم بۆ هەناردەکردنی ئەو هەموو هەنارە بۆ ئەڵمانیا. بێگومان من ئەو بیرۆکەیەم پێ باشە بۆ هەناردەکردنی هەناری زیاتر بۆ ئەڵمانیا، بە تایبەتی کە من خۆم زۆر حەزم لێتی. بێگومان من ناتوانم بە ناوی ئەڵمانیەکانەوە قسە بکەم، بەڵام من زۆر حەزم لە هەناری کوردیە و پێم وایە میوەیەکی زۆر بەتامە و هیوادارم هەناردەکردن بۆ وڵاتانی دیکەش زیاد بکات بۆ ئەوەی خەڵکانێکی زیاتر خۆشی لە تامی هەناری کوردی ببینن. ئەوروپی بێ تامی هەناری ئێمە بکە وەکو ئاڵتونی عارب 24 ئەچێتە سەرۆ تامی خۆشە ئەوان ئەم هەناری ئێمە بووەنە دەرۆ تامی بکەن هەموو ساڵێ لەگەڵ ئەو کۆمپانیانە عقد ئەبەسن تێنە هەرێمی کوردستان و هەنارەکانمان لێ ئەکردن لە کاکفرەیدونی ئەکردن و ئێوەنە دەری وڵات. بێگومان پێش هەموو شتێک لە ڕێگەی ڕێکلامکردن بۆ بەرهەمە کوردیەکانەوە دەبێت. ئەڵمانیا بازارێکی کراوەیە و ڕێگەی زۆر هەیە بۆ ئەنجامدانی کامپینی بە بازارکردنی بەرهەمە کوردیەکان لە ڕێگەی سۆشیال میدیا و رادیۆ و تەلەڤیزیۆنەوە. هەروەها لە ڕێگەی نوێنەرایەتی دیپلۆماسی کوردستان یاخود عێراق لە ئەڵمانیا. جگە لەوەش ژمارەیەکی زۆر کورد لە ئەڵمانیا دەژین کە دەکرێت ببن بە باڵیۆزی بە بازارکردنی بەرهەمە کوردیەکان لە ئەڵمانیا. لە هەرێمی کوردستان 22,000 دۆنم زەوی کراونەتە باخی هەنار کە زۆرترینیان لە سنووری پارێزگای هەڵەبجێ و زیاتر لە 9,000 دۆنم زەویە. بەهۆی بازارە دڵخوازەکەیەوە لە ماوەی ساڵانی نێوان 2021 بۆ 2023 1500 دۆنم زەوی باخی هەنار زیادی کردو. هەنار پێگای ڕنن ئەێن بۆ ئێرە بۆ ئێمە لێرە ئەیتەکەین و ئەیکەین بە ئاو بۆ خەڵکو و ئەیبنەوە. هەناریشی شارە زور و هەڵەبجە هەورامان تقریبا بە 4 پلاسکۆ دەبێ 20 لیتری ئاوی لێ دروستەکرێ. بەڵام هەناری شوێنەکانیکە بە 6 پلاسکۆش دەبێ ئاوی 20 لیتری لێ دروست ناکرێت. ئاوی کەمە. تامیشی خۆش نییە وەکو ئەم. هەنار بۆ دیاری، هەنار بۆ دیاری. باوکی لاوی بۆ هێناوی، هەناری واستە و بەرتیلی بۆ هێناوی. ڕقم یەکە هەنار. ئەمە چی وێناوە باوکی لاوی گیان. شانس و دەرەجە یەک. هەناری هەڵەبجە عادەتێکی وایە. پێسی تەنک و جوانە. ئاودارە، هەتا بڵێ ئاودار و جوانە. مێخۆشە. هەناری تورکی و ئێرانی و سووری ناگا بە هەناری هەڵەبجە. بەناوبانگە هەناری هەڵەبجە. هەتا بڵێ تایبەتە. بزانە پێسە بینی بیۆ. ماشەڵا منە ناسک و جوانە. تام هەنارە وەستابێ هەناری تورکی و ئێرانی و سووری بۆی نییە بفرۆشە لە بازارە. مشتری نایکڕێ. ڕۆژی وایە لەم کە بێتە ئەم ئەلووی سلێمانی وانە 250 تەن شتێکم تر زیاتر داغڕیم سلێمانی ببێ بە زیاتری ژێت ڕۆژی وایە 100 پیکابێت 150 پیکابێت 200 پیکابێت هەموو پیکابەیە 2 تەنی تیا 2 تەن ڕۆبێکی تیا شیایەتە 2 تەنی تێ بە ئام حسابیکەی ئەجێتە 250 تەن. هەر دۆنمێک زەوی باخی هەنار توانای بەرەمێنانی 3 تاوەکو 5 تۆن هەناری هەیە. بەم پێیە هەرێمی کوردستان ساڵانە توانای بەرهەمهێنانی 75 بۆ 80,000 تۆنی هەیە و بەپێی زۆربوونی خواستی وڵاتانیش لەسەر هەناری کوردستان چاوەڕوان دەکرێت زۆربەی جوتیاران و باخەوانان ڕوو لە چاندنی ئەو میوە ترش و مێخۆشە بکەن.
باخەوانی ئەمەی خۆشە لەم کۆتایەتی لە هەرکوێ دانیشی هەناری خۆتە خۆت لە 1970 ئەم هەڵەبجە بەخێوەکە هەنار بەڵ لەبەرەوەی ئێمە لەم وڵاتە خاکەکەمان تا بڵێ خاکێکی بەپیتە حتا ئەوەی تۆ بتەوێ ئەم خاکە خاکێکی بەپیتە معدل خەڵک ساڵانە عرض ئەکێڵێ و داوا ئەکا لە من و لە ئەو قەڵەمی جوانی بیتێ و هەنارداچێنێ لەسەر ئەساسی ئەم ساڵانەی قەدیم ئێمە وەکو باغداری لە باو باپیرمانە بۆمان ماوە تۆ کە باغداری لە سنووری هەڵەبجا کراوە قەدیم بەڵام ئێستا ئەرە وەڵڵاهی حکومت بێوێت وەک چۆن بڵێ هەموو شتێکمان بۆوەکە بەروبوومەکەی چاکە خەڵک ئیسفادە لە هەنارەکە هەنارەکە بەروبوومی چاکە بەرەکەتی هەیە خەڵک هیلاکە بێ پێوە هەنار زۆر ناڕەحەتە زۆر ناڕەحەتە بی هەر مستەمر خەریکی لەناو هەنارە بەڵ ئیتر خەڵک کە مادەم پارە ئەکا و بەربوومەکەی چاکە خەڵک زیاتر تێبینی ئەدا سەر هەنارەکە نۆیەمین فستیڤاڵی هەنار و پاییس هەزاران کەس لە شارەکانی هەرێمی کوردستانە ڕویان لە هەڵەبجە کردووە بۆ ئەوەی جوانترین و نایاترین جۆرەکانی هەناریان ڕاستەوخۆ لە دەستی باخەوانەکانەوە دەست بکەوێت بەپێی زانیاری سەرپەرشتیارانی فستیڤاڵەکە 900 پیشەوەر خاوەن باخ و جوتکار لێرە بەرهەمەکانیان نمایش دەکەن کە 146یان ئافرەتن تاوەکو کۆتایی فستیڤاڵەکە کە ماوەی 3 ڕۆژی خایاند 270,000 گەشتیار سەردانیان کردو زیاتر لە ملیارێک و 300 ملیۆن دینار فرۆشی هەبوو. من لە هەولێرەوە هاتووم هەموو ساڵێک ئەو وەختانە دەین بۆ ئەو فیستیڤاڵە بەڕاستی گرنگێکی زۆر بە هەنارە دەین بەس بەلای منەوە لای هەناری سازان باشترین هەنارە لەبەرەوەی نێزیکە لە ئاوی سیروانەوە بەردەوام ئاوی لە بنە بڕک هەنارەکەی پڕئاوە ماشەڵڵا ئێمە نەوتەکەیان لێ سندین بەڵام زەراعەت ئەتوانێت جێگەی نەوتەکە بگرێتەوە بۆ هەتاتایی یەکێ لەوانە کە هەنارە یەکێ لەوانە کە ترەیە کە مەسەلەن سەوزەوات و ئەم جۆرە شتانە هەمووی گەرم و جۆ دەغڵ و دان ئێمە الحەمدولیلا وڵاتەکەمان دەوڵەمەنە بەم سەروەتانە بەڵام ئیتر ئەوەی ماوەتەوە حکوومەت تۆزێ یارمەتی فەلاح و ئەوانە باکە لە خزمەتی ئەم ئیشایە بەڕاستی فەلاح منکوب بە منکوب. هەرێمی کوردستان خاکێکی بەپیت و زەنگینی هەیە خاکێک کە وەڵامدەرەوەی زۆربەی هەرە زۆری جۆرەکانی میوە و سەوزە و دانەوێڵەیە بە پشتبەستن بەم خاکە زەنگین و بەرهەمدارە حکوومەتی هەرێمی کوردستان دەیەوێ بپەڕێتەوە بۆ قۆناغێکی گرنگی کشت و کاڵی بۆەوەی لە هەرێمێکی ئاوردەکارەوە ببێتە هەرێمێکی هەناردەکار.